نەخشان بە 26 هەفتەیی منداڵی دووەمی هێنایە دنیا کە کێشی جەستەی تەنها 900 گرام بووە. منداڵەکەی پێش تەواوبوونی وادەی دووگیانەکەی لەدایک بوو کە پێی دەوترێت نەبەکام. بۆ ماوەی زیاتر لە 40 ڕۆژ لە ژێر چاودێری پزیشکیدا بووە تاوەکو ببێت بە منداڵێکی ئاسایی. ئێستا تەمەنی گەشتۆتە 4 ڕۆژی ماوە بە 6 مانگ ببێ بە 6 مانگ کە لەدایک بوو زۆر خراپ بوو، وەزعی زۆر خراپ بوو، تەندروستی زۆر خراپ بوو لەبەرەوەی سیەکانی هێشتا مابووی بکرێنەوە و هەروەها ئۆکسیجینی بۆ نەئاچوو، کێشەی زۆری هەبوو، هیمێشک و هەموو شوێنەکانی خوێنی کەم بوو. لەخوا بەزیابێ بە هاوکاری دکتۆرە بەڕێزەکان کە زۆر هاوکاریان کرد و هەمیشە بەشەوە بە ڕۆژ خەریک بوون. ئێستا تەندروستی زۆر باشە لەخوا بەزیابێ. منداڵی نەبەکام ئەو منداڵانن پێشوەخت لەدایک دەبن و ماوەی ئاسایی خۆیان کە 9 مانگە تەواو نەکردووە کە تەمەنی منداڵی ئاسایی دەبێت لە نێوان 37 هەفتە بۆ 40 هەفتەدا بێت و کێشی جەستەیان 2 کیلۆ بۆ 4 کیلۆ بێت. ئەگەر لە ڕووی تەمەنەوە لەو ڕێژەیە کەمتر بێت ئەوە بە منداڵی نەبەکام هەژمار دەکرێت. لەبەر ئەو پیان ئەوترێنە بەکام لەبەرەوەی تەمانی دووگیانی دایکەکە تەواو نابێ، ینی 37 هەفتەکە تەواو نابێ. ئەم مناڵانە لە 37 هەفتە بەرەو خوارن کە لە بینی 34 بۆ 37 هەفتەیە پیان ئەوترێ مناڵی نەبەکام. بەپێی ئامارەکانی نەخۆشخانەی منداڵبوونی سلێمانی لە ساڵی 2020دا 1070 منداڵ بە نەبەکامی لەدایک بوون و لە ماوەی 10 مانگی ئەم ساڵیشدا 702 منداڵی نەبەکام لەدایک بوون کە بەراورد بە 10 مانگی ساڵی ڕابردوو ئامارەکان زیادی کردووە و پزیشکان هۆکارەکەی بۆ شێوازی ژیانی دایکەکە و تەمەن و کێشی جەستەی دایکەکە و کۆمەڵێک هۆکاری دیکە دەگەڕێننەوە. ڕێژەکە لە چاو ساڵانە تۆزێ بەرزبوونەوەی پێو دیارە، ئەویش لەوانێ زیاتر بۆ ئەو سترێسە زۆری کە لەسەر هاوڵاتیانە هەیە کاریگەری هەیەوە لە هەماکەدا سایلی ژیانوە لە هەماکەدا خۆتان نەزانن لەگەڵ هاوکردن لەوانەیە لە ناو ژنی دووگیانە زیابێ. بۆیە ئەو هۆکارانی کە ئەبنە مناڵی نەبەکام لەوانەیەمانە لە زیادبوو نابن. دوودڵی و ترس و خواردنەوە گازی و کەهولیەکان و کێشانی جگەرە و نێرگەلە و بوونی نەخۆشی لە دایکی دووگیاندا وا دەکات پێشوادەی خۆی منداڵەکەی لەدایک بێت و نەبەکام دەربچێت و لە ژێر چاودێری پزیشکی دابێت تاوەکو هەفتەکانی تەمەنی تێدەپەڕێنێت و دەبێتە منداڵێکی ئاسایی. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.